ئێران لە 1970 کە هاتۆتە پێشەوە دەوڵەتێکی مەزهبی دینی خۆی دروست کردووە و احتیمالی کردوتە سەر خۆی دوای محاسەرەکان و دوای شەڕی عێراق و ئێران و کە 8 ساڵی توول کێشا عادەتەن لە شەڕیشا ئینسان احتیما دەکاتەوە سەر خۆی بە تایبەتی ئەوانەی کە ساحەبی فکرن. مەزهبی تەشەیوع لە دروستبوونیەوە مەزهبێکی سراع و ململانەیە لە بەرامبەر سوڵتە و دەسەڵات، بۆیە ئەم مەزهبە وەکو کۆمۆنیستی بڵاو بێت و دەوڵەتەکەی وەکو دەوڵەتی سۆڤیەت وایە. نابێت و ئەوەندە جێلوی لە قیراءەت لە خوێندنەوە تا بۆ ئەم بزاوتی تاریخە، هەروەها بۆ پێناسەی دەوڵەتان تۆوا تەماشای ئێرانکەی وەکو تەماشای ئوردونەکەی. ئەمە جێلێتیە. ئەردەن ناتوانم ڕیسالەیەکی پێنێ بیگەێنە بە بەشەریەت، بەڵام تەشەیوع ڕیسالەیەکی پێکەیگەێنە بە بەشەریەت. بۆیە زەد و خوردیش بە دەردی ئێرانیڵە پێگە چێشرێن لەگەڵ مەساڵحی ئەمریکیە. ئەمریکایەکانیش دیموکراسی بە حسابی خۆیان بڵاوەکەن و بەجیانە، غەربیش بە هەمان شێوە. بۆیە هەرێکە لە زۆنێکە لە بازنەیەکە حرەکە دەکرد. ئەبوایە سەرانی کورد لەو ڕۆژەوە بزانن کە چۆن دیموکرات لەو دی و پووکایەوە ئێمە ساحەبی 7 ملیۆن یا 10 ملیۆن نفوس کورد لەوێ توانای شۆڕشکردنێکیان نەما بەهۆی گەندەڵی ئەو ئەفکارانەی کە هەڵیان گرتووە. مەزهبێکی تەشەیوع حکومەکە بە مەزهبێکی سونی بەرامبەر ڕاستکەیتەوە. چینایەتیەکەی مارکس بەرامبەر بە بورژوازیەکانی ئەوروپا بوو. کاتە تۆ لە وڵاتێکە بورژوازیەکانە بن بە مەلاکە بن بە سەرمایەدارە بن بە هەموو شتێک تۆ پرۆلیتاریایەکی بەرامبەر ڕاستەکەی تۆ ئەشێ لە وڵاتێکە کە دین کاریگەری لەسەری نەماوێ، واتە چینایەتی هەبوو بێ. بەڵام تۆ لە ئێرانە مەزهبێک حکومەکە، تۆ هەر بە مەزهبی شافعی ئەتوانی کوردەکان بجوڵێنی و بە مەزهبی حەنەفیش ئەتوانی بەلوچەکان بجوڵێن. ئەمە نەخوێندنەوەی ئەو واقعەیە لەلایەن قەومیەکانە. سەرانی کوردی ئێمەشی باشووریش هەروە بوون. مەبەستم ئێمە کورد مەبەستم هی ئەوەی کە لەوێنە ژناوانە سەرانی ئێمە نین.